سلام و ڕەحمەتی خۆی گەورەتان لێبێ بەڕێزان ئەم کاتتان باش. زانکۆی گەشەپێدانی مرۆیی یەکێکە لەو زانکۆیانەی کە ماوەی چەند ساڵێکە لە هەرێمی کوردستان خزمەت بە ڕەوتی فێرکردن و هەروەها پەروەردە لە هەرێمی کوردستاندا دەکات. بۆ قسەکردن لەسەر پێکهاتەی زانکۆکە و هەروەها ئامانج لە دامەزراندنی زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە هەرێمی کوردستان و هەمانجی زانکۆکە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا و هەروەها وەرگرتنی شێوازی وەرگرتنی قوتابیان لە زانکۆکە لە شڕۆڤە میوانداری بەڕێز دکتۆر مەریوان ئەحمەد ڕەشید سەرۆکی زانکۆی گەشەپێدانی مرۆییمان کردووە لە ستۆدیۆی سلێمانیەوە. دکتۆر مەریوان بەخێر بێی بۆ ستۆدیۆی سلێمانی. زۆر سپاسانەکەم. لە پرسیاری یەکەممان سەبارەت بە زانکۆی گەشەپێدانی مرۆیی، ئەم زانکۆیە کەی دامەزراوە و سەرەتا بە چ کۆلێژێکەوە دەستان بەکارکردن کرد لەم زانکۆیەدا؟ لە ڕاستیە زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە ساڵی خوێندنی 2008-2009 یەکەم وەجبەی خوێندکاران و قوتابیانی وەرگرت و دەستیان کرد بە خوێندن تایدا. لە سەرەتایە 3 کۆلێج بوو کە 4 بەشی لە خۆگرت بوو: کۆلێجی یاسا و ڕامیاری بە هەردوو بەشی یاسا و زانستە ڕامیاریەکان، کۆلێجی زمان بە بەشی ئینگلیزی و هەروەها کۆلێجی زانست و تەکنۆلۆژیا بە بەشی کۆمپیوتەر خوێندکاران لەو ساڵدا دەستیان کرد بە خوێندن. و ئەم زانکۆیەش وەک بەڕێستان دەزانن زانکۆیەکی قازانجنەویستە خاوەن ئیمتیازەکەی بەڕێز پرۆفیسۆر دکتۆر عەلی قەرەداغیە کە بەڕێزیان پاش پرۆسەی ئازادی بیرۆکەی خزمەتکردن بە شێوازێکی تر و لە پاڵ خزمەتەکانی تری ئاوادانکردنەوە و بوارەکانی تردا خزمەتکردنی بواری زانست بوو کە بەڕێزیان ئەم بیرۆکەیان هێنا. بۆیە بە پاش ماوەیەک لە پرۆسەی ئازادی عێراق تەڵەبی تەقدیم کرد بۆ وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی. ئەوە بوو وەک باسمان کرد یەکەم وەجبەی خوێندکاران پاش ڕەزامەندی وەزارەت و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2009 یەکەم وەجبەی خوێندکاران دەستیان کرد بە خوێندن لەم زانکۆیەدا و ئەم ساڵیش لە ساڵی خوێندنی 2011-2012 زۆربەی زۆری ئەو خوێندکارانە بە سەرکەوتووی دەرچوون لە زانکۆ و بڕواناوی دەرچوونیان پێبەخشرا. دکتۆر وەک بەڕێستان ئاماژەتان پێدا کە لە سەرەتادا بە چەند کۆلێژێک دەستان پێکرد. ئێستا زانکۆی گەشەپێدانی مرۆیی بەرفراوان بووە لە ڕووی کۆلێژەوە زیادکردنی کۆلێژ هەروەها بەشەکانی زانکۆ لە چی پێکاتون؟ بەڵێ پاش ساڵێک واتە لە ساڵی خوێندنی 2009-2010 کۆلێجی کاژێڕی و ئابووری بە بەشی زانستی دارایی و بانکی دەستی پێکرد لەم زانکۆیە. لەم ساڵی خوێندنە کە 2012-2013 دەبێت زانکۆ بەو 4 کۆلێجە بەڵام 13 بەشی تیاکراوەتەوانێ بە بەیانیان و ئێواران، کەواتە خاوەنی 13 بەشە هەندێک لەو بەشانە بەیانیان خوێندکارانی هەیە و ئێوارانیش بەشەکە خوێندکارانی ئەبێت. کەواتە ئەگەر کۆلێجی زانست و تەکنۆلۆژیا وەرگرین بەشی زانستی کۆمپیوتەرمان هەیە، خوێندکاران بەیانیان بەشێکیان هەیە و هەروەها بەشێکی خوێندکاران بە ئێواران دەوامەکەن، ئەویش بە پێی تەمەنی ئەو خوێندکارە و بە پێی ڕێنمایەکانی وەزارەت. کەواتە لە زانکۆیە بەسەرجەم 13 بەشمانەیە لەو 4 کۆلێجە کە وەک ئاماژەمان پێکرد. بەڵێ وەرگرتنی قوتابیان لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی بە چ شێوازێک و میکانیزمێکە؟ وەک بەڕێستان ئەزانن هەموو زانکۆ ئەهلیەکان لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستانەوانە مۆڵەتیان پێدراوە و لەلایەنی زانستیەوە ئەبێ بە تەواوەتی پابند بن بە ڕێنمایەکانی وەزارەتەوە. ئێمە ژۆک و زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە یەکەم ڕۆژی وەرگرتنی مۆڵەتەوانێ ئەو پابندبوونەی خۆمان لەگەڵ وەزارەتە بە ئەنجام گەیاندووە. بۆیە وەکو هەموو زانکۆکانی تر زانکۆی گەشەپێدانی مرۆییش بە کێبڕکەی نمرە خوێندکار وەرەگرێ و ڕێنمایەکانی تری وەزارەت. بۆ نمونە وەزارەت ڕێنمایەکانی دەردەکا ساڵانە سەبارەت بە وەرگرتنی خوێندکاران، ژمارەی خوێندکاران بە تەنسیق لەگەڵ زانکۆکاندا و هەروەها لەلایەکی ترەوانی ڕێنمایەکانی تەمەن و نمرە لە چەنددا دەوەستێت لە کۆلێجێک یا لە بەشێک، هەموو ئەوانە بە هەمئاهەنگی لەگەڵ وەزارەتدا بە ئەنجام دەگات و لێرەدا وەک ئاماژەم پێکرد زانکۆ بە کێبڕکەی نمرە خوێندکار بۆی هەیە داواکاری پێشکەش بکە، بەڵام دوایی وەرگرتنەکەی پشت بە کێبڕکەی نمرە ئەبەخسێ. بەڵێ ئەمساڵ وەزارەتی خوێندنی باڵا بڕیاری ئەوەی داوە کەوا قوتابیان زیاتر لە زانکۆکان وەربگرێ، ینی ڕێژەی وەرگرتنی قوتابیان زیاد بکات. لە زانکۆی ئێوە ئایا ڕێژەکە زیاد کراوە یان هەروەک خۆی ماوەتەوە؟ بەڵێ
وەک بەڕێستانەزانن وەزارەتی خوێنی باڵا و توێژینی زانستی لە زانکۆ حکومیەکانیش و هەروەها لە زانکۆ ئەهلیەکانیش بڕیاری زیادکردنی کورسی خوێندنی داوە و ڕێژەی دیاری کردووە بۆ ئەو زیادکردنە کەواتە زانکۆ ئەهلیەکانیش زانکۆی ئێمەش بۆ شێوازە بە فەرمانی وەزاری ژمارە 5 لەسەر 21754 لە ڕۆژی 6/11 ئەو فەرمانە وەزاریە زانکۆ ئەهلیەکانیشی گرتوانەیە کە بە ڕێژەی لە 120 بۆ پسپۆڕی ئەندازی و زانستیەکان ئەتوان خوێندکارزیاکەن و هەروەها بە ڕێژەی لە 140 بۆ زانستەمرۆیەکان و کارگێڕی و یاسا و بە شاهاوشێوەکانیان کەواتە زیادکردنی خوێندکارکە کارێکی گەورە بوو بەڕاستی وەزارەتی خوێندنی باڵا توێژینەی زانستی هەرێمی کوردستان بە ئەنجامی گەیاند بۆ ئەوەی خوێندکار کەم بێنێتەوە لە دەروی زانکۆ بتوانرێت زۆرترین ڕێژەوە بگرێ و بە پابندبوون بە ڕێنمایەکانی وەزارەت و هەروەها بە ئەنجامگەیاندنی دڵنیایی جۆری و هەموو پێداویستەکانی تری سەرکەوتنی ئەو پرۆسەیە زانکۆی ئێمەش وەک زانکۆیەکی ئەهلی پێشوازی لەم بڕیاری وەزارەت کرد و جێبەجێ کردووە. بەڵێ داواکاری بۆ وەرگرتن لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە ماوەی ساڵانی ڕابردوو لە سەرەتای دامەزراندنیەوە هەستەکەین داواکاری زۆرە بۆ وەرگرتنی قوتابیان لەم کۆلێژە. ئێوە هۆکارەکەی چییە سەرەتا بۆچی ئەم داواکاریە زۆرەتان لەسرە بۆ وەرگرتن لە زانکۆی گەشەپێدان و ئێوە بەنیازنین لە شوێنی تری هەرێمی کوردستان لقی زانکۆکە بکەنەوە بە تایبەتکەوە هەز دەکرێت زانکۆی گەشەپێدانی مرۆیی داواکاری لەسەر زیاترە؟ بەڵێ وەک بەڕێز ئاماژەت پێکرد بە بەردەوام ساڵانە داواکاریی زۆر لەسەر زانکۆمانە من ئەتوانم ئەو بژێمەوە بۆ چەند خاڵێک یەک لەو خاڵانە ئەم زانکۆیە زانکۆیەکی قازانجنەویستە واتە هەر پارێک کە خوێندکار دەیدا بە زانکۆ ناگەڕێتەوە بۆ خاوەنی ئیمتیاز ئەبێت بە خزمەت بۆ زانکۆکە بۆ دواری بینا دروستکردن و هەر خزمەت گوزارێکی تر لە کڕینی ئامێر و پێداویستەکانی تری خوێندن ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئێمە بە تەواوەتی پێم وایە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینی زانستیش ئەو گەواهیەمان بۆ دەدات کە بە تەواوەتی پابەندین بە هەموو ڕێنمایەکانی وەزارەتەوانێ و هەم ئاهەنگێکی باشمان هەیە لەگەڵ بەڕێوەبەراتەکانی وەزارەت و هەروەها بەڕێوەبەراتی خوێندنی ئەهلی کەواتە ئێمە وەکو زانکۆ بە گرنگی دەزانین کە ئەو هەم ئاهەنگیە جێبەجێ بکەین بۆ ئەوەی خوێندکارەکانمان بە پشتبەست و بڕیارەکانی وەزارەت لە درێژەی خوێندن نامن لە زانکۆ. لایەنێکی تریش کە گرنگە ئاماژەی پێ بکەین ئێمە بۆ خۆمان خوێندکارەکانمان لە زانکۆ هەموو کاتێک بەوە ڕائهێنین کە ئەبێ زانکۆکەی ئێمە لە پێشبڕکێیا بێ لە لایەنی زانستی و ئەکادیمیەوە تاوەکو سبەینێ نەوەیەکی باش بە پڕچەک لە ئەکادیمیا و زانست بۆ کۆمەلگا پێشکەشکەین کەواتە ئەم خاڵانە بۆ خۆی بە خاڵی هێزدا ئەنین ئێمە بۆ زانکۆکەمان و بەردەوامیش ئەبین لەسەری سەبارەت بە ئەو پرسیارەی بەڵێشتان ئەمڕۆ زانکۆ خاوەنی دوو کەمپە کەمپی یەکی قەرەداغ و هەروەها کەمپێک لە بناری گۆیژە کەمپی دوی زانکۆیە بەپێی ڕێنمایەکانی وەزارەت و هەروە بەپێی پەیڕۆپرۆگرامی زانکۆ بۆی هەیە لە هەر شوێنشی ترا کە بتوانێ لق و بەش بکاتەوانێ ئێمە بە هیواین لە داهاتووە لە شوێنێک لە شوێنەکان ئەگەر پێداویستی هەبوو ئەو کارە بە ئەنجام بگەین و لایەن چەند جێگایەکەوانێ لە چەند ناچێکەوە داواکاری هاتووە بۆ ئەوەی کە بەش بکەینەوانێ و یەکێک لەوانە لەلایەن دانیشتوانی قەزای چەند سەماڵە و داواکاریمان بووە تۆ ئێمەکاری لەسەر دەکەین بە هەم ئاهەنگی لەگەڵ وەزارەتە بۆی بتوانین بەشێک یاخود کۆلێجێک لە زانکۆکە لەوێ یان هەر جێگایشتر کە پێویست بوو بە ئەنجام بگەینین و گوتم بە هەم ئاهەنگی لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی. بەڵێ سنووری کارەکانی زانکۆی گەشەپێدانی مرۆیی دەتوانین بڵێن زیاتر لە پارێزگای سلێمانیە بیر لەوە کراوەتەوە یاخود پلانی ئەوە داڕێژراوە کە ئێوە بتوانن لقی تازە لە سنووری پارێزگای هەولێر و دهۆچیش بکەنەوە؟ بێگومان وەک لەوە پێش ئاماژەم پێکرد هەموو ئەم کارانە بەو پلانە ئەبێ کە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی کاری بۆ ئەکا و ئێمەش لەو کارانە داواکاری پێشکەشەکەین بە وەزارەت ئەگەر هاتوو بیر لەوە کرایەوانێ دوای ئەوەی لە هەندێک ناوچەوەک ئاماژەم پێکرد ئێستا داواکاری قەزای چەند سەماڵمان هەیە ئەگەر توانرا لە هەولێر یا لە دۆگرهەش جێگایشی تر خزمەت بکرێ ئێمە پاش وەرگرتنی ڕەزامەندی لە وەزارەتی خوێندنی باڵا بە تاکید بیر لەوە ئەکەینەوانێ و کاری بۆ ئەکەین. لە زۆر لە زانکۆکانی هەرێمی کوردستان گرفتێک هەیە ئەوی گرفتی نەبوونی مامۆستایە چەندە زانکۆی گەشەپێدانی مرۆیی لەم گرفتە توانیوەتی خۆی دوورخاتەوە یاخود تواندراوە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا ئەم گرفتانە چارەسەر بکرێن بە تایبەت گرفتی کەمی مامۆستا؟
وەک بەڕێستان نەزانن لە ڕاستەیە هەموو زانکۆیەک هەوڵ دەدا مامۆستا بۆ خۆی پیا بکات. ئێمەش وەکو زانکۆی گەشتەپێدانی مرۆیی بە بەردەوام لە هەوڵی ئەوین کێشەی مامۆستامان نییە و ئەو خوێندکارش کە بەڕێستان نەزان وەک ئاماژەم پێکرد لەگەڵ وەزارەتە لەسەر بوونی مامۆستا بە ئەنجام ئەگەێنرێ ژمارەی مامۆستا بۆ هەر چەند قوتابیەک لەلایەن وەزارەتەوە ئەوە جێگیر کراوە و بەردەوام زانکۆی گەشتەپێدان لە دەریشەوە مامۆستا ئەهێنێ بۆ نمونە مامۆسامان هەیە کە لە ئەردەنەوە هاتووە لێ دەستی وتۆتەوە لە ئەمریکاوە مامۆسامان هەیە گرێبەستمان لەگەڵ کردووە بە بەردەوام زانکۆ لە هەوڵی ئەوەدایە کە لە دەرەوە و ناوەی هەرێم هەر مامۆستایەک بتوانێت خزمەت بکاوە هەروەها بڕوانامەی زانستی ماستەر یا دکتۆرای هەبێ زانکۆ بتوانێت کاری دامەزاندنی بۆ ئەنجامگا بە شێوەی گرێبەست کەواتە زانکۆ وەک بەڕێستانژان بە بەردەوام پێویستی زیاتر و زیاتری بە مامۆستا هەیە ئێمەش کار بەوە ئەەکەین و هەم ئاهەنگیشمان هەیە لەگەڵ وەزارەتە بۆ ئەمە بەستە و پێم وایە گرفتی مامۆستا گرفتێک نییە ئەمڕۆ تا ڕادێکی زۆر و ئەتوانرێ کارەکان بە ئەنجام بگەێنرێ چونکە وەک ئاماژەمان پێکرد وەزارەت لەگەڵ پلانی وەرگرتنی خوێندکارانە باز لە ژمارەی مامۆستا ژمارەی هۆڵەکان هەموو ئەولایانانە دەکات ئەم ڕۆژ لە زانکۆی گەشتەپێدان ژمارەیەکی بەرچاو مامۆستا هەنکە بە گرێبەست و هەروەها یاخود بە میلاک لەسەر زانکۆی گەشتەپێدان کار دەکەن. دوا پرسیارمان دکتۆر بەگشتی لە هەموو بوارێکدا ئێوە وەکو زانکۆی گەشتەپێدانی مرۆیی هەمانجیتان لە چ ئاستێکدایە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا ئایا گرفتان هەیە لەو هەماهەنگیە بە تایبەت ئێوە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا ڕەنگە ئێوە زانکۆیەک بن توانین بڵێن دوورە دەستن لە وەزارەتی خوێندنی باڵا چۆن توانیتانە یاخود زانکۆیەکی نوێن چۆن توانیتوانە ئەو هەماهەنگیە پەرە پێ بدەن لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا؟ زۆر سپاس دەکەم بۆ ئەو پرسیارە من پێم خۆش و ئەو پرسیارە لە بەڕێزان ئەو کاربەدەستانەی وەزارەت بکرایە کە بە تایبەت بەڕێز بەڕێوەبەری خوێندنی ئەهلی بەڵام ئەوەندەی ئێمە ئەزانین بە وەزارەتی خوێندنی باڵا توێژینەوەی زانستی زۆر لەگەڵ زانکۆکەماندا هەم ئاهەنگە و کار ئاسانی ئەکات بە تایبەتی ئەو بەڕێزانە دەزانن کە زانکۆ هەموو ڕێنمایەکانی وەزارەت وەکو خۆی جێبەجێ دەکات چونکە ئێمە زانکۆ حکومیەکان و وەزارەت هەموو لایەکمان بە یەکەوە ئەتوانین خزمەتی ئاستی زانستی و ڕۆشنبیری میلەتەکەمان بکەین لەبەر ئەوە ئەگەر بێت و باز لە پەیوەندی بێ باز لە پەیوەندێکی زۆر پتەوی زانکۆی لەگەڵ وەزارەتە وەزارەتش ئەو ڕاستەیە زانێت کە ئەم زانکۆیە زانکۆیەکی قازانجنەویستەواتە ئیستثماری نییە بۆ ئیستثمار کار ناکات کەواتە کار ئاسانی زیاتر ئەکا بۆ زانکۆ و ئەمەش بۆ هاندانی خەڵکانی تر کە بۆ شێوازە خزمەت بکەن ئێمە هەر ڕێنمایەک لە وەزارەتەوە بێت و بەردەوام پەیوەندیمان هەیە ئەتوان بڵێم ڕۆژانە پەیوەندیمان هەیە لەگەڵ وەزارەتە بۆ داواکاریەکانیان بۆ ئەو شتانی کە ئێمە پێویستمان پێ ئەوان هاوکارمان بن ئەمە بە شێوەیەکی باش هەر لە سەرەتای دامەزراین زانکۆ تا ئەمڕۆ بە چاچی و بە ڕێکوپێکی بەڕێوە دەڕوات کەواتە لانی وەزارەتەوە هیچ گرفتێکمان نییە و لە لێدوانە فەرمیەکانی بەرپرسانی وەزارەت بە تەواوەتی ئەوە ئاشکرا دەبێت کە ڕەزامەندن لە زانکۆی گەشتەپێدان بەوەی کە ڕێنمایەکانی وەزارەت بە چاچی جێبەجێ دەکات. بە هیوان زانکۆی گەشتەپێدانی مرۆیی زیاتر بەرە بە پێشکەوتنەکانی بدات.